لە سایەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا کە پێشەلکاری بەرامبەر ئازادیەکان هەڵکشانی گەورەی بەخۆوە بینیوە. پشکی گەورەی ئەو پێشەلکاریانە بەر ڕۆژنامەنووسان کەوتووە. بە جۆرێک تەنها لە ساڵی 2020دا 22 حاڵەتی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و 12 حاڵەتی هێرشکردنە سەریان و سوکایەتی پێکردن و چەند حاڵەتی هەڕەشە و داخستنی نووسینگەی میدیاکان تۆمار کراون. پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە ساڵی 2020 لە 1/1/2020 تا 30/12/2020 حاڵات کۆی ئەو حاڵەتانەی کە ڕوویاوە لە پێشێلکاری 138 حاڵەت کۆی ژمارەی ئەو دەستگا و ڕۆژنامەنووسانەی کە پێشێلکاریان بەرامبەر کراوە 315. جۆری پێشێلکاریەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و دەستگاکان ئەنجام دراون: دەستگیرکردن 42 حاڵەتمان هەبووە بەرامبەر 98 ڕۆژنامەنووس. ڕێگەنەدان بە ڕووماڵ 47 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 104 ڕۆژنامەنووس. هێرش و سوکایەتی 32 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 88 ڕۆژنامەنووس. لێدان 8 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 15 ڕۆژنامەنووس. تۆمارکردنی سکاڵا دژی ڕۆژنامەنووس 4 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 5 ڕۆژنامەنووس. داخستنی نووسینگە و کەناڵ 3 حاڵەت هەبووە بەرامبەر بە 3 دەستگا. وەرگرتنی بەڵێننامە لە ڕۆژنامەنووس کە کار نەکات بۆ مەرجێ ئازادکراوە 1 حاڵەت. پێشێلکاریەکان بە پێی ڕەگەز: نێر 308 حاڵەت، مێ 7 حاڵەت. پێشێلکاریەکان بە پێی پارێزگاکان: سلێمانی 36 حاڵەت، هەولێر 46 حاڵەت، دهۆک 14 حاڵەت، هەڵەبجە 17 حاڵەت، کەرکووک 25 حاڵەت، نینەوا 1 حاڵەت، مووسڵ 1 حاڵەت، خانەقین 1 حاڵەت، بەغداد 2 حاڵەت، نەجەف 1 حاڵەت، ڕۆژاوای کوردستان 1 حاڵەت. بەهۆی نەگرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر پێشەلکاران کە زۆرینیان لە هێزە ئەمنیەکانن، پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە زیادبووندایە و کەس سڵ ناکاتەوە لەوەی پەلاماری ڕۆژنامەنووسان و میدیاکاران بدات. بە جۆرێک لە تازەترین پێشەلکاریدا لە نێوتەلاری پەرلەمانی کوردستان و بە بەرچاوی پەرلەمانتارانەوە پاسەوانانی پەرلەمان هێرش دەکەنە سەر ڕۆژنامەنووسێک. یەکێک لە پەرلەمانتارەکان کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرد. منیش پێویست راپۆرتێکمە ویستم لێدوانێک تایبەتی لێوەرگرم. هەر لە هەمان شوێن مساوارەکە ئامادە بوو خێراویستمان لێدوانێک لێوەرگرین. دواتر یەکێک لە پاسەوانەکانی پەرلەمان هات وتی نابێت لێدوان وەرگرن. مشکە سەیرم کرد کەناڵتر لە لایڤدا بوو، کەناڵەکانی تر لێ بوون. پێم سەیر وتم بۆچی نابێت، وتی نابێت و لەو گەشتگویا بووین. یەکێک لە پاسەوانەکانی تر هات بە زۆر ویستی کامێرا وستاندەکە لابات. منیش وتم نابێت لابێت دووەڕۆ ئێمە پەرلەمانتار لێدوان لێوەرگرم. پێشترش لێرە لێدوان وەرگیراوە، هەر دوێنێش کۆمەڵێک لە میدیاکانی تر لەو شوێنەی من لێدوانیان وەرگرتووە. دواتر هێرشیان بوو هێنام و قسەیان پێوتم تهدیدیان کردم کۆمەڵە قسەی نەشیاو کە بۆ سەر شاشە نابێ. بەس ینی بەختمان هەبوو لەو کاتەیە کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و پەرلەمانتارانە دەرەوە بوون هاتنە نێوانمانەوە ئەجینا پەلاماریشانەدەم و پێ یەکێک لە گرتەی ڤیدیۆیش کە دەرکەوتووە یەکێک لەو پاسەوانانە دەست بۆ دەمانچەکەی ئەبات. میدیاکارانی پەیام لە هێرشەکاندا پشکی شێریان بەرکەوتووە و تەنها لە ساڵی 2020دا زیاتر لە 10 پێشەلکاریان بەرامبەر ئەنجام دراوە. لە ناویاندا پەلاماردان و دەستگیرکردن و لێسەندنەوەی کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان هەبووە. کەچی دەسەڵات هیچ ڕێکارێک بەرامبەر هێزە ئەمنیەکان و چەکداران ناگرێتە بەر. تاوانبارانیش بەردەوام بەبێ سزا تێدەپەڕن. ئەمە جگەلەوەی کە زۆر جار کار بە یاسای ڕۆژنامەگەری ناکرێت و ڕۆژنامەنووسان بە یاسای دیکە تووشی بەندکردن و سزای گەورەی مادی دەبن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.